والله میرەبان دەچێت لەی تەوریەکەی پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت بە هەناردەکردنەوەی غازی هەرێمی نەوت و غازی هەرێمی کوردستانە بۆ دەرەوە لە ئێستادا لەلایەن حکوومەتی عێراقی و ئاستەنگی دروستکراوە لە بەردەم هەناردەکردنەوەی نەوت و غازی هەرێمی کوردستان. ئێمە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز ڕێبەر محەممەد ماستەر لە گرێبەستی نەوت و غاز دەکەن گفتوگوی ماوەتە دەکەین بزانین بۆچی لە ئێستادا ئاستەنگی لە هەناردەکردنەوەی غاز و نەوتی هەرێمی کوردستان هەیە بۆ دەرەوە. کاکرێبان سڵاو لێ بێت بەخێر بیت. کاکرێبان کاکرێبوار بووبوورە هەوڵەکان بۆ دەستپێکردنی هەناردەکردنی نەوت و غازی هەرێمی کوردستان لە ئێستادا بەکوێ گەشتووە؟ سڵاوتان لەبێت سڵاو لە بینەرانتان لە هەژیان. لە ڕاستیدا ینی خەڵکی کوردستان تووشی با بڵێن بەهۆی کەناڵەکانی ڕاگەاندن و جیاوازی بڵاوکردنەوەی هەواڵ لەسەر ئەم بابەتە تووشی یا جۆرێک لە سەرلێشێوان بوون چونکە یەکێ دەڵێنەوە دەڕواکە لێ ناڕاو هەری یەکێک بە شێوەیەک بە تایبەتی لە ئاسە بەرزەکانە تەنها دوێنێ لە دوو وەزیری حکوومەتی فیدراڵی دوو قسەی جیاوازەکەن کەواتە ئێمە دەبین خوێندنەوەیەکی ورد بۆ ئەم بابەتە بکەین بۆی بزانین ئەم بابەتە لە ئەسڵدا چیە. من بۆ خۆم یعنی ئەمڕۆ لە کورساتەوە ینی لە گۆشەیەکی ترەوە بە ئەم قسە لەسەر ئەم بابەتەکەم بەوەی کە خۆم پسپۆڕینە بوارەیە بەردەوام بەداچوونە. ئەسڵی ئەم بابەتە ئەوەیە کە لە هەرێمی کوردستان هاوسەنگی هێز تێکچووە و نەوتیش یەکێکە لەو کارتانەی کە با بڵێن حکوومەتی ئەمریکا دەیەوێت لە هەرێمی کوردستان لە ڕێگەی فشاری نەوتۆیا بەکارێنانی کارتی نەوتەوە خۆ دەزانی نەوت تەنها کاڵایەکی ئابووری نییە چەکە کارتە بۆ هەموو ئان و ساتێ بەکاردێ بۆ با بڵێن لاوازکردن و یا بەهێزکردن یا هەر حاڵەتێک بتەوێت بۆ هاوسەنگکردن بەکاردێ. لێرەدا حەزەکەم ینی من بەراوردکاریەکەم کردووە لە بابەتێک ئەمڕۆ بڵاوکردەوە گەڕمە بۆ 28 ساڵ پێشتە لە ڕووداوەکانی ساڵی 96 و با بڵێن ئەوەی کە شەڕی ناوخۆت بینیمان پێش ئەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان باڵانسی هێز بەلای شکاوە و ویسی ینی پارتی لە ساحەکە بکات دەرەوە. ئەمریکا هۆشداری داوتی نابێ ئەم کارە بکرێت بەڵام یەکێتی بەردەوام بۆ ڕووداوی سیویکی ئابێڕدا. دواتر دۆخەکە گۆڕاوە لە سەردانێکی ڕەوانشا سەرۆک مامجلالە بۆ ئەمریکا بە کلینتۆن دەڵێت سەرۆکی ئەو کاتی ئەمریکاڵێ تۆ کەسێکی یاساناسی ببە محامی خەڵکی کوردستان بەرە پارێزەرمان ئەو شڵێت دەبڕۆن یەک بگرن ئێمەش دەبینە محامیتان. لە دێنەوە بۆ ئێستا بەراوردەکەکەینە سەیریکە تەماشاکەن لە پێش 2023 کەەوە نزیکە بینە لە ساڵێک باڵانسی هێز بەلای پاری دیموکراتی کوردستانە بە تەواوەتی شکا بۆ بە زەرەرێکی نیشتمانی کوردستان چەندین هەوڵی ناوخۆی بە سوودی نەبوو. دواتر سکرتێری نەتەوەگرتوەکان هات نوێردەی ئەمریکا هات چەندێ هەوڵیاندا هەی سوود نەبوو. لە دوای ئەوە سێرکە چی ڕوودا هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بڕیارەکەی دادگای پاریس لە 2014 سکاڵا لە دادگای پاریس بوو. بۆچی لە کاتا ئەوە ڕوودا لێەوە وەزعەکە دەسی پێ کرد کە بە گەڕانەوەی باڵانس بڕیای دادگای پاریس دەچوون نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرا و با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بە ناچاری دۆسیی نەوتی دەسیمی عێراق بە دوای خۆی داسێکە چیتر ڕوودا هەڵوەشانەوەی پەرلەمان ئەو یاسانی کە پەرلەمان لە ماوەی درێژکردنەوە دابووی باسن پەخستنی کۆمیسیۆن و لاوازکردنی پارتی لە ناوچە دابڕاوەکان و دابڕانی کۆڕەکتیلی کۆم وەکو فشارێکی ئابووری و کۆتایی بێنانی کۆتاکان و یعنی چەندین ڕووداوی تر بڕیارەکانی دادگای فیدراڵی یەک بە دوای یەکدا ڕاگررتنی بودجەی هەرێمی کوردستان هەموو ئەمانە کارتی فشار و احتیواکردن لە قاڵبدانی هەرێمی کوردستان بۆی کە لە پێش 23 و بڕیارەکەی دادگای پاریس UN و ئەمریکا چەندی هەوڵیاندا لەگەڵ باڵێن هەولێرا کە هاوسەنگی هێز لەگەڵ لایەنەکەی ترە ڕاستکاتەوە بەڵام نەتیجە نەبوو. ئێستا پەرچەکردداری ئەمریکا لە لێرەدا چی دەبێت؟ بەڵێ لێرەدا ئەمریکا دوای هەوڵی با بڵێن دیبلۆماسی خۆی بۆ ڕاستکردنەوەی هاوسەنگی هێز چونکە هەرێمی کوردستان لەسەر بنەمای تەوافق و هاوسەنگی هێز دروست بووە بەڵام لێرە هاوسەنگی هێز تێکچوو بۆیە ئەمریکا دەستی کرد بە بەکارهێنانی کارتەکانی خۆی کارتی نەوت هەتا ئەم لەحزە کارتی فشارە لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی لەسەر لانی پارتی دیموکراتی کوردستان بۆی بگەڕێتەوە بۆ تەوافقی ئەو ڕۆژەی کە هەرێمی کوردستان دروست کراوە بڕیای لێدراوە کە ئەم دوو هێزی هاوسەنگ پێکەوە ئیدارەی ئەم وڵاتەدەن کەواتە لێرەدا هەناردەکردنەوەی نەوت دۆسیەی نەوت بابەتی نەوت کارتێکی فشارە بەدەست ئەمریکاوە هەتا ئەو کاتەی هاوسەنگی هێز وەکو خۆی کە پێویستە بێت ڕێک نەبێتەوە بە قەنەعەتی من بە بەچوونی من بە هیچ شێوە نەوت هەناردە ناکرێت. سیرکە بەڕێز مەسوول بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە واشنگتنە باشە لە چەندین گفتوگۆ داوای پشتیوانی کرد بۆ هەرێمی کوردستان سەری مەرجەکانی ئەمریکاکە ئەڵێ یەکگرتن کاتی خۆشی کلینتۆن بە ڕەوانشاد سەرۆکمانزوتی ئێوە یەک بردین پشتیوانتان ئەوان دەڵێن سێ مەزمانە یەکگرتن حکمی ڕەشید ڕێزگرتن لە مافی مرۆڤ باشە لە هەرێمی کوردستان ئەم سێشتە نیە ئێستا نە حکمی ڕەشید هەیە نە با بڵێن یەکگرتن هەیە
نەڕێزگرتن ڕووداوەکانی ڕابردوو بینیمان خۆتان چەندی بەرامەتان لەسەر مەسەلەی بافی مرۆڤوانە کردو کەواتە هەمان داواکاری ئەمریکا لە 28 ساڵ پێش ئێستا لە هەرێمی کوردستان دەکردەوە یەکگرتن مەرجی یەکگرتنی چییە بە هاوسەنگی هێز باشە کەواتە هەتاکو ئەم هاوسەنگی هێزە بۆ کوردستان نەگەڕێتەوە و تەوافق و ڕێکەوتن و دابەشین دەسەڵاتەکان و پاراستنی ژیان و مافی خەڵک و ڕزگارکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەو گەندەڵی و ناشەفافی ڕابردوو لە بەتایبەتی لە مەلەفی نەوتاو نەبوونی 10 ساڵ بودجە و ئەو هەموو کارە سادە بەسەرمان هاتووە هەمووی دەگەڕێتەوە بۆی کە هاوسەنگی هێز لە نێوان هەردوو لایەنەکە و لە دوای ئەم هاوسەنگی هێز دەکرێت گفتوگۆ قسە لەسەرەوەی کە حکوومەتی عراقی ناچار کرێت من بە قەناعەتی خۆم دۆسێکە لای حکوومەتی عراقی نیە دۆسێکە لای ئەمریکایە کاتەوە پرسیارەکەی کاک ڕێبوار ئەگەر هاتو ئەم خەڵانی ئەمریکا لە هەرێمی کوردستان لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت ئایا ئەمریکا ئەتوانێت فشار لە بەغا بکات بۆی کە بتوانێت ئەم گرێبەستانە قایل بێ پێچکە لە ئێستادا بیانی بەغا ئەوەیە کە ئەو بە گرێبەستەکانی نێوان هەرێم و کۆمپانیا بیانەکان ڕازی نییە ئەمە ئەکرێت ئەگەر هاتو ئەمریکا ئۆکی بابە حکوومەتی عراقی بەڵێ من بەپێی سۆڕەکەی خۆم بە تەواوی بەدواچوون بۆ بابەتە کردووە کە عێراق ڕۆڵێکی با بڵێن بڕیاردەری نییە ڕۆڵێکی کارتێکرا و جێبەجێکاری هەیە و 6 مانگ پێش ڕوخانی ڕژێمی پێشوو 106 کۆمپانیای نێودەوڵەتی لەسەر ئەوە ڕێکەوتون کە ئەم کۆمپانیانە وەکو ئیکسۆن مۆبیل و شیفرۆن و تۆتاڵ و هەموو ئەو کۆمپانیا گەورانە هەموو دەوڵەتانی وەکو ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا ئەوانیان لە پشتەوە لەسەر ئەوە ڕێکەوتون کە عەقدی مشارەکە بەئینتاج بکرێت بە استراتیژی نوێی وزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەبێ ئەمە جێبەجێکرێ و یەکێک لە مەهامەکانی ئەمریکا بۆ ڕوخاندنی عێراق گەڕانەوەی خەسخەسەی بەتایبەتیکردن و گەڕانە بۆ پێش ساڵی 1972 نەوت خۆماڵی کراوە و لە نێو هەموو گرێبەستەکانی مە چەند جۆرێکمانەیە خدمەمانێ مقاولەمانێ قسامینتاژمانێ مشارەکەمانەیە بایباکمانەیە ئەوان مشارەکان هەڵبژاردووە وەکو تاکە گرێبەستێکە بێت لە عێراق ئیش بێ هەرێمی کوردستان خۆی لە خۆی نەهاتوو ئەم گرێبەستە بژێرێت بۆیە دوێنێ بەڕێز وەزیری نەوتی عێراق دەڵێ گرێبەستەکەی هەرێمی کوردستان گرێبەستێکی نادەستوری و لە ناو دەستوری هەمیشەی عێراق مادەی 111 بە هیچ شێ باسی ئەوە ناکە دەبێت کام گرێبەست هەڵبژێرن گرێبەستە سەرکە کاتە بۆچی نادەستوری کاک ڕێبوار دەستور ئەبێت چی بێت ئەو خەڵانە چییە کە هەرێمی کوردستان ڕەچاوی نەکردووە لە واژۆکردنی هەر گرێبەستێک لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە و عێراقی ناڕەحەت کردووە و عێراقی ناقایل کردووە چاوان ئەوە ڕامانە کێشە بۆ ینی کۆمەڵی بابەتی تر لە عێراق ما بڵێن لە دوای 2023 و پەسەندکردنی دەستور دەبوایە عێراق بەڵێن هەستایە بە دروستکردنی مؤسساتی نەوتی دامەزراوەی نەوتی نەیکردووە یا مادەی 111 جێبەجێ کردایە کە دوو سێ با بڵێن سێ ئێمە سێ یاسای پێویستە کە دوانیان لێ ئاماژەی پێدرا یاسای نەوت و گازی فیدراڵی یاسای دابەشکردنی داهاتنوتەکان و یاسای تحکیمی نێودەوڵەتی هیچ ئەمانەی نەکردو شەراکەتی ڕاستەقینی لەگەڵ هەرێمی کوردستانە با بڵێن جێبەجێ نەکردووە و هاتووە بۆ بەدیلی سڕکردنی دەستور گەڕاوەتەوە بۆ بەکارهێنانی یاساکانی پێش سەدەمی ڕژێم یاسای تحدیدی مناتقی ئیسیسماری پێڵێن لە 67 دەرچووە مەجلیسی قیادی سەرۆدەری کردووە یاسای 101 ساڵ 1976 تەنزیمی وەزارەتی نەوتی عێراقی مەجلیسی قیادی سەورەی سەدەمی سەدام دەری کردووە یاسای 84 پارێزگایی لە هایدرۆکاربۆنات مەسی نەوت و غازە بەعز دەری کردو هاتو ئەم یاسانەی بەکاری ناوەکو عقلەتێکی مرکزی شۆڤێنی کە باوەڕی بە هاوبەشی ڕاستەقینی کوردستانیە هاتۆ یاساکانی بەعز بەکارێنێتەوە پێش دروستبوونی هەرێمی کوردستان ئەم یاسانە بەڵێ لە 67 لە 76 لە 84 ئەم یاسانە دەچون لە سەدەمی ڕژێمە و لەگەڵ ئەوەشە هاتۆ پرۆژەی هەمواری دەستوری بۆی ئەو حەقانە لە کورد وەرگێتەوە لە خراپتر لە هەمووی هەتا ئێستا تا 2004 پرۆژە یاسای نەوت و گازیان داناوە هەر چوار پرۆژە یاساکە هیچ ناگرێتەوە لەگەڵ ناوەڕۆکی مادەی 112 کورد وەکو هاوکار و منەسیق و ڕاوێژکار ناوزە دەکات و هاتووە خۆی سەیری ئەم مەمەسم قسەکەی وەزیرنەوە بۆی بگەڕێنەوە بە هەرێمی کوردستان لێ گرێبەستەکەیان دەستوریە خۆی هاتووە گرێبەستێکی هەڵبژاردووە لە 2009 کە ئەسەن لە جیهانە هەر نییە سە گرێبەستی مشارەک بنجان لە پەنجاکان و شەستەکانی سەدەی ڕابردووە سەری هەڵداوە گرێبەستێکی باوەڕپێکرا و دانپێناوی جیهانیە و چەندین وڵات بەکاریان هێناوە کەچی هاتووە پێڵێن تەراخیس مۆڵەت پێدان جەولای تەراخیس لە 2009 دەستی پێکەوە تاکو و ئێستا 4-5 گەڕی مۆڵەتدانی داوە کە نادەستوریە سیغەیەکی نێودەوڵەتی نییە و هاتووە با بڵێن پارێزگاکانی بەرهەمهێنی نەوت کە بە پێی دەستور و مادەی 112 دەبێت شەریک بن لەگەڵ وەزارەتی نەوتی ئیتیحادیە
ئەوانیشی بێبەری کردووە لە شەراکەی ڕاستە ئەواتە حکوومەتی عێراقی خۆی بەرپرسی یەکەمە لەم دۆسێ لەم حاڵەتەی کە عێراقی یا ڕۆبەڕۆدەکەم ئەم کێش و ململانی و ئەم تەداخلاتی تورکیا با بڵێن وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و جیهانی رووسیا ئێران یعنی هەمووی هاتووە لەم دۆسیا تەداخلا کات و بە ئارەزوی خۆی بە بەرژەوەندی خۆی ئاراستەی ئەم دۆسیەکە بۆیە کاکرێبوار هەڵبەتە لەگەڵ ئەوەی باست کرد کە وەزیری نەوتی عێراق دەڵێت گرێبەستەکان نادەستوین لە هەمان کاتدا باسی لەوە کردووە هەردوێنێ لە ئێستادا کار دەکەن بۆ ئەوەی کار لەسەر و گرێبەستانە بکەن کارکردن لەسەرم گرێبەستانە چارەنووسی هەناردەکردنەوە بەکوێ دەگەێنێت ئەوڵی ئەمەمانەی ئەم گرێبەستانە هەموارکەینەوە لە دوا وتەی نوێنەری ئاپیکۆر هەر لە ڕێی کەناڵی کورساتەوە کە چاپێکەوتنی لەگەڵ کرا ئەڵێ ئێمە بە هیچ ئەڵێ ئێمە گەشتین بە بنبەست لەگەڵ عێراق و نامێکمان نووسێ بۆ کۆنگرسی ئەمریکی کە گوشار خەنە سەر سۆدانی لە کاتی سەردانەکەی بۆ ئەمریکا کە ڕازی بێ بەوەی نەوتی یاریمی کوردستان هەنار دەکرێتەوە باشە لێرە بە ئاشکرا ڕای ئەمریکا و ڕای خۆیانی کە نوێنەری هەموو کۆمپانیەکانی نەوتی با بڵێن ئەمریکا با بڵێن جیهانە لە هەرێمی کوردستان بە ئاشکرا ڕای خۆی دەربڕیە لەو بارەوە دەڵێت ئێمە بە هیچ شێوەیەک لە هەرێمی کوردستان ناکشینەوە لە عێراق ناکشێنەوە ئەمریکا و ئێمە تەنازول ناکەین لەم گرێبەستانەی کە هەیە و بە هیچ ڕێکەوتنێکی تریش ڕازی نابین و دەبێت ئەم ڕێکەوتنە جێبەجێکرێت کە ئێمە لەگەڵ هەرێمی کوردستان کردومانە ئەو عقدەی پێشتر مەسەن بۆ حکوومەتی عێراقی لە یاسای بودجەی 2023 $6 دانا ئەوان بە $26 ڕێکەوتون ئەڵێ ئێمە $10 ملیارمان وەبەرهێنان کردووە لە وڵاتە و حەقی خۆمانە کە ئیسمارکەین و عقدمان کردووە ئەڵێ جگە لە عقدی مشارەکە بنتاج جگە لەو ڕێکەوتنەی پێشووتر بە هیچ ڕێکەوتنێک و هەموارکردنێک ڕازی نابین خۆش دەزانی ینی ئەمریکا و بەریتانیا ئەو هێزانە هێزیەک لاکەرەوەن وە نەوت ینی بۆ ئەوان بەتایبەتی بۆ ئەمریکا هێڵی سوورە و ئابووری ئەمریکا بەهۆی دۆلارەوە کە دۆلار هەموو دراوی جیهانی با بڵێن خیتائێکی ئاڵتونی هەیە بەڵام دراو با بڵێن دۆلار تاکە دراوەکە هیچ خیتائێکی ئاڵتونی نییە و تەنها ڕۆژانە نزیکەی 4 بۆ 5 ملیار دلار نەوت ئەفرۆشێ و ئەمە وای کردووە دۆلار ئەو قیمەتە بەها گەورەی هەیە و ئابووری ئەمریکا گەشتە واسە هەر جوڵەیەک لە هەر شوێنێ نمونە زۆرە لە مێژوو لە ڕابردوو سەدامان بینیویستی بە یۆرۆ نەوت فرۆشیە معەمەر قەزافیمان بینیویستی بە دینارێکی ئاڵتونی و مەنزومە دروستکات چی بێهات مثلەن ئێران هەوڵیدا بە ئیوانی سینی ئەو هەموو گەماڕۆی خراوە سەر یعنی نمونە زۆرە ئێمە بیهێنەوە لەبەر ئەوە عێراق ناتوانێت ینی بەرەنگاری هەژمون و هێز و ئیرادەی ئەمریکا و هاوپەیمانەکانی بێتەوە لەبەرەوە ئەگەر بە قەنەعاتی من دوجار ئەمریکا بیەوێت ئەم دۆسیە چارەسەر کات ینی چۆن لە ساڵی 2019 بەڕێز عەبدولمەهدی ئەو کاتی سەرۆکوەزیران ویستی دۆسیەی نەوتی هەرێمی کوردستانێک لای کاتەوەی دادگای پاریس سەرۆکی پێشووی ئەمریکا ترامپ هاتە سەرخەوتی بە هیچ شێوەیەک ڕازی نابین چونکە ئێستا ڕۆژانە 600,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان دەچێت بازاڕەکانی جیهان ئەگەر تۆ ئەمە بکەی ڕایگریت بە قازانجی ئێران شکێتە چونکە ئێمە گەمارۆ مەخسوس سەر ئێران و نرخی نەوت بەرزەوێتەوە لەبەرە نابێ ممکن ئەی باشە بۆ لە 2023 هەر خۆی ینی پشتیوانی ئەم بڕیارێکرد کەواتە ئەم خۆی ئەم دۆسی نەوتەوەکو کارتێک بەکارێنێ بۆ هاوسەنگکردنی بەرژەوەندەکانی خۆی لە ناوچەکە کاکرێبوار هەڵبەتە جگەل لە ئەمریکا دەرچواندنی یاسای نەوت و غاز کوێرەکە دەکاتەوە لە کاتێکدا دوێنێ جێگری سەرۆکی لیژنەی نەوت و غاز لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق باسی لەوە کردووە کە دەرچواندنی ئەم یاسایە کاریگەری دەبێت لەسەر کردنەوەی دەرچێک بۆ هەناردەکردن و هاوکاتیش هەم حکومەتی عێراق و هەم هەرێمی کوردستانیش سوودمەند دەبێت ئەم بابەتەکە بابەتێکی ئاوا ئاسانە دەرچوونی یاساکە بڵێ ڕاستە ینی زۆرینەی هەرە زۆری توانین بڵێن لە 98 زیاتری کێشەکان چارەسەرەکە بەڵام ئایا عێراق لە ساڵی 2007 هەتا ئێستا لە پیلانگەڕانایە بۆ سڕکردنی دەستور و نەسەلماندنی مافی شەراکەتی ڕاستەقینە کە لە مادەی 112 هاتووە ئێستا بە ئاسانی خۆی دێتە سەر ئەوەی کە ماڵێن تەسلیمی ئەوە بێت لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ کووردا شەریکی ڕاستەقینە بێت بە قەنەعاتی من ئەگەر عێراق بە گوشارێکی نێودەوڵەتی من لە چەندین شوێنەوە وتووە بڕیارێکی فەوقی پێویست ئەم بابەتەوە گوشارێکی نێودەوڵەتی بێت ئەنجا دەتوانێت ئەو یاسا دەرکێت چونکە عێراق وەکو باسم کرد هاتووە بۆ یاساکانی بەعز بەکارێنێت پرۆژەی هەمواری داناوە چەندین پیلانی تری داناوە کە بەدیلی مادەی 111 و بەدیلی یاسای نەوت و گازی فیدراڵی بدۆزێتەوە بۆیە یعنی عێراق بەردەوامیش لە پیلانەکانی خواردی دژیاریمی کوردستان بۆیە بە قەنەعاتی من حکوومەتی فیدراڵی بە ئاسایی نایەتە ژێرباری ئەوەی کە ئەم یاسا دەرکات و دوای ئامادەکردن خستە ڕووی 4 پرۆژە یاسا کە نیەتی ئەوانی خسۆ دەبێت ینی تۆ کاتێ ئینسان قسەکە لە قسەکانیان نیەتەکەی دەرەکەوێت ئەوان 4 پرۆژە یاسایان بۆ نەوت و گاز خسۆتە ڕوو باشە
شەریکەی نەوتی نیشتمانیان دروست کردووە جۆری عقدی نوێیان هێناوە یاساکانی بەعس بەکارهێنن ینی لەکوێنێت باشییان هەیە ینی ئەوە هەمووی بەقەنعاتی من با بڵێن خەڵەتاندن و کاتکوشتن و ینی ئەوەی کە من تێگەیشتم لە حکوومەتی فیدراڵی ئەوەیە کە دەیەوێت سوود لە کات بینێەوە دەسی کاتە ئەو کاتەی خۆی ئامانجەکەی خۆی پێکێت و ئامانجی عێراق چییە؟ ئامانجی عێراق ئەوەیە کە گەڕانەوە بۆ مەرکەزیت و کۆتاییێنان ینی قواری هەرێم نامێنێت ناڵێم قواری هەرێم نامێنێت ئەوەی کە دەستور دایناوە لە مادەی 111 بە تایبەتی لە مادەی 111 بۆ یەکەم جار 6 دەسوورمانەیە لە عێراق لە دەستوری کۆتاییە دەڵێت نەوت لە هیچ دەسوورێکام قسە نییە بەسمان لە بڕیارە هەرە گرنگ و تاڕون سازەکان بگرێتەوە بۆ مەرکزێت و لە دەستی بەخێر دەیەوێت خۆی لە هەرێمی کوردستان هەر چوار پرۆژەکە و هەنگاوەکانی تری ئەمەی لێ خوێنتووە کە حکوومەتی عێراقی دەیەوێت نەوت با بڵێن ئیدارەدانی نەوت و سوود لێوەرگرتنی بە شێوەی مەرکزی بێت نەک بە شێوەی فیدراڵی و شەراکەتی ڕاستەقینە ڕێبە کاتە لە ئێستادا تۆپەکە لە ساحەی لایەنە کوردەکان لە ساحەی هەرێمی کوردستاندا کاتەم دۆخەیە کە ئەمریکا پاڵپشتی کوردەکات لە دەستپێکردنی هەناردەکردنەوە پێویستە لایەنە کوردەکان چ بکەن چۆن هەرێمی کوردستان بتوانێت سوود لەو پاڵپشتیکردنی ئەمریکا وەربگرێت بۆی کە بتوانێت دووبارە هەناردەکردنەوە دەست پێ بکاتەوە. بەڵێ بەقەنعاتی من جارێکم شتەوەیە یەکدەنگی و یەک ڕێزی ناو هەرێمی کوردستان کە ئەمریکا لە سێمەرجەکە یەکیانی بەوە داناوە کە دەبێت ئەو بڕۆن یەک بگرن دووەم ڕێزە مافی مرۆڤ بگرن سێ حکومێکی ڕەشید ئەو حکومێک کە لە هەرێمی کوردستانە حکومێکی ڕەشید نییە بەڕاستی ینی لە کەناری هەرسی گەندەڵیایە دەبینین 10 ساڵی ڕابردووی بە تایبەتی دۆسەی نەوت کەس نازانێت بە ئەترافی خۆی ملیارێک و 300 میلیۆن بەرمیل هەنار دەکراوە مای 68 میلیارد دلار نەوت فرۆشاوەچی 36 میلیارد دلار قەرزارین ئێستا باشە کاکە ئەمە ینی ئەمە کامە حکومی ڕەشید ینی کەواتە گەڕانەوە بۆ شەراکەتی حەقی لە کوردستان و حکوومەتێکی با بڵێن شەفافی پاکی خەڵک شەرعەتی پێ بدات ئەوە ئەمریکا ئەوەی کاتێک ئێمە لێرە هاوسنگ هەردووی لە زەکاوێکیان گرتەوە حکومێکی ڕێکوپێک و ڕێزگرتن لە مافی مرۆڤ لە کوردستان بەدەست هات ئەو کاتێ پشتیوانی ئەمریکایەت بەدەستێ بۆ هەرێمی کوردستان وەلیەوە وشارەکان دەست پێکا بۆ سەر حکوومەتی عێراقی بەڵام تا ئەمە نەکرێت لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە هەرچیمان هەیە لێمان وەرەگرنەوە تا ئەو کاتێمان خەنە سونەکانی 92 بۆی کە جارێکی تر هاوسنگی هێز هەرێمی کوردستان داڕژێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ڕێبار محەممەد ماستەر لە گرێبەستی نەوت و گاز سپاس بۆ سپاس بۆی کە ئامادە بووی لەگەڵمان زۆر سپاس بەخێراتی کاگرێ باش دەست خۆش.